ئێستا هەمومان و هەموو گەلی کوردستان باش دەزانن پارتی بوون شانازیە، پارتی نمونەیە لە ئاوەدانی، لە کار و لە پرۆژەی بەکواڵێتی، لە ئیدارەدا. پارتی نمونەیە لە دابینکردنی خۆشگوزەرانی، نمونەیە لە بەرگریکردن لە قەوارەی هەرێمی کوردستاندا. پارتی بە شانازیەوە دڵسۆزان ناسنامەی دۆزی کورد و ئەرکی خاوەنداریەتی کردنی پرسی کوردستانی لەس ئەستۆیە. ڕێنمایی بەردەوامی جەنابی سەرۆک بارزانی بۆ ئێمە یەکشت بووە. ئێمەی فێر کردووە پارتی ئامرازە، کوردستان ئامانجی پارتی دیموکراتی کوردستانە.